صباح الخير كاغر رجال ماشي جناب المكروه من نتقل ليادي كارثات وراپەڕینی قەڵازێدا ئەمڕۆ ئامادەجیتە بوو ئەمە گڕماڵکردن و هەمیش وەک هاوڵاتێکی دەبێت ڕاپەڕین بەشداریت کرد یادی ڕاپەڕینی قەڵازێت چۆن بینیەوە چۆن بوو یادەکە چۆن بەڕێوە چوو بەخشەکە قوربانیەکانی خەڵکی ئەم ناوچەیە وەک پێویست لە خزمەت کراوە نەیادەکرد هیواداری نیاتی گەردومانی قەڵازێ ڕاپەڕینی قەڵازێ ساڵای دادوو شەوەی نەبێت لە ڕۆژەی خزمەتگوزاری بۆ ناوچەیە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا جارێکی تر بەخۆیدا بچێتەوە و بتوانێت خزمەتی زیاتری ئەم دەبەرە بکات لە کردنەوەی چەندان پەیمانگا بێت و جگەلەوەی کە زانکۆی ڕاپەڕین دەبووە زانکۆی سەرەکی بێ لێرەکانە کە ئەمانە گرنگن بۆ خەڵکی قەڵازەوە هیواداری مەرزی کێلێش بنەو دەوڵەتی بکرێت لە داهاتوودا و ئەو پرۆژە خزمەتگوزارانێکە بۆ خەڵکە پێویستن بەدابێت لە ڕووی ڕێگاوبان و ئاوە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگ لەگەڵ حکوومەتی عێراق ئەم پرۆژانە جێبەجێ بکات. دەست خۆش بێ کاکە دیژەن سپاس بۆ لێدوانەکەت. وەست ئەحمەدەو کاتت باش لە یادی ساڵڕۆژ شەیدانی قەڵازێ پەیامتان چییە وەک هاوشاریەک ئەو بەڵێنانەی کە بە خەڵکیانداوە جێبەجێ نەکراون چین لە ساڵانی ڕابردوودا
بەڵێ دەستان خۆش بێت کاگیوە پەیامەتەیە دەستان خۆش بێت دەستان خۆش بێت مەمنونی کاک دلێر جانەوە کاتت باش پەیج و حەمەر گرداخیل لەگەڵدا ڕاستەوخۆ سەبارەت بە یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵازێ لەو ڕۆژەدا پەیامت چییە؟ هیوادارم هەموو ساڵێک ئەو یادە بکرێتەوە هیوادارم زوو ئەو ساڵەکە زوو خزمەتگوزاری بۆ خەڵاسی بێتەوە بەڵام ئەو یادەکە خزمەتگوزاری خەڵازەکە دەوێت پەیوەندی بە یادەکەەوە یاوەها بژاردن بۆ ساڵانی ڕابردوش یادەکە کراوەتەوە بەڵام کەپتین پرۆژە خزمەتگوزاری کرا هەر بەڵێن بووە خەڵک وا دەڵێ بەڵام لە ئێستادا خەڵک بەنەوە ئەیچکە دەڵێن بەرەو هەڵبژاردنە یادەکە نزیک بوونەوە لێک شارێکی فرامۆش داوانی چاوی شوێنەکە هیوادارم کە زیاتر احتیمامی پێ بدرێت زیاتر ئاگام بکرێتەوە دەست خۆش بێ دەست خۆش بێ ئەگەر شتێکی کەت نابێتنە باس دەکەم چاوت ما دەکەم زۆر مەمنون